جژنی ڕەمەزان و جژنی قوربان جژنێکی پیرۆزە لە ئاینی ئیسلامە هەر ئەو دوو جەژنە هەیە و دوای جەژن لە مزگەوتە دەرەچین ئەچین ئەگەڕین بە ماڵەکانە پیرۆزبایی لە یەکتری دەکەین پێخۆشحاڵی خۆمان دەرەبڕین بەرامبەر بەو ئاینە پیرۆزەی ئیسلام و جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جەژنێکی زۆر پیرۆزە لەلامان ئێمە هەر ئەو دوو جەژنەمان هەیە ئیتر پیرۆزبایی و زۆر پێخۆشحاڵین بەرامبەری بە یەکتری و لە ناو ماڵەکان ئاگەڕێن و جکتێت کووەکەین و شتێکی زۆر خۆشە بەلامان. مسلمانان بە گشتی کۆ بنەوە نوێژی جەژن بەڕێەکەن و ئەنجامێدەن. دوای نوێژی جەژن کۆتایی هاو خەڵک بەعام گەردن ئازادی و ئەیکە دڵی لەیەکی ێشابێت جوانە گەردنی ئازاد کا و خۆی لەو دڵ ڕقیە پاکاتەوە شتێکی چاکە و پێغەمبەری خوا ساڵ سنەتە و ئەمجارە مسلمان زەلامی دڵڕق و خراپی پێ باش نییە بوێت حەزەکە کەس لە کەس دڵی نێشابێت. بە ماڵەکانیشا مسلمانان ئێستا کەم بۆتەوە بەداخەوە بەڵام لەبەر بڕێ چت کەم بۆتەوە دوای نوێژەکە ئەنجامادە ئەگەر نانی شتێکت خوارد ئەگەڕێی بە کۆمەڵ بە ماڵەکانە ماڵەمەڵ ئەگەڕێیت و گەردن ئازایی ئەەکەی لە ماڵەکانیش و کۆتایی تێت. وەڵا سەدامەکانی پێش و خۆش ئەم جەژنە کەس نەگەڕیا ئەم جەژنە کەسیش نەگەڕیا و نیا مات و ناخۆشە و ئەرە وەڵا ناگەڕێ و دڵ ناخۆشە و نەوەڵا خۆشی نەماوە و نەوەڵا کەس ناگەڕی زەما ئەوسا کشتی ئەگەڕیەوە ناویەکا و خۆشی و ناویەکا و ئێستا کەس ناگەڕی تی دڵی ناخۆش کشتی وازەکەی ناخۆش ئەی لەبەر ئەوەیە ئەی بۆچی ناخۆش کردە سای خوا هیچ ناهینی نییە دڵ ناخۆشی نییە لە بینی خەڵکاوێت و ئەی خۆش کردە سای خوا کشتی بۆ یەک ئاشتە و کشتی بۆ یەک وەناویە کاتی ئەمانێکی هەڵی بازەکە دڵی بنا ناخۆش ئەرە وەڵا جەژنەکان تر باش و ئەم جەژنە کەس نەگەڕیە جەژنەکان کشتی ئەگەڕیا کشتی ئەها سا کەس نەگەڕیە ئەستا کە خەڵکیەوە دێ خەڵک ماڵەوە ماڵە کشتی ئەگەڕیا ئێستا کەس ناگەڕی کشتی ڕەحمەکە نەماوە دڵەکە ناخۆشە ئەرە وەڵا خەڵک و جارێ گەڕیا ئەرە وەڵا لەم دیێڕی بۆ ئەو دیانە کشتی بۆ گەردن ئازایی کشتی بۆ خۆشی ئێستا کەس ناگەڕی. هذا جزء غير بيروج.